هەمیشە کۆچ و کۆچبەران لە کوردستان هەڵگری هەزارەها چیرۆکی تراژیدیا و هەروەها هەوێنی دروستکردنی چەندەها فیلم و بەڵگە فیلمن لە ئێستادا یەکێک لە دەرهێنەرەکان کە ئەویش زۆر بەڕێز کامەران کەریم کە کاری لە دروستکردنی یەکێک لە بەڵگە فیلمەکان بە ناوی کۆچ بۆ خەونەکان کە ئەم فیلمە توانیوێتی لە زۆرێک لە وڵاتاندا نمایش بکرێت و ژمارەیەک خەڵاتیش بەدەست بهێنێ قسە و باسی زیاتر دەربارەی فیلمەکە و ناوەڕۆکی ئەم بەڵگە فیلماکەم بە ئامادەبوونی زۆر بەڕێز کامەران کەریم دەرهێنەری بەڵگە فیلم بەخێر بێت. ئەم بەڵگە فیلمە بەرهەمی ساڵی چەنە و یەکەم جاریش لەکوێ نمایش کراوە بەسمەوەی لە کوردستان نمایش کراوە؟ بەڵێ پێشەکی زۆر سپاس بۆ کورسات بۆ بەڕێزت. ئەم فیلمە مێژۆکەیە گەڕێتەوە بۆ پارساڵ ئاین 2021 کۆتایی ئافو سەرەتای 2022 کاتێک گەنجەکانمان بەلێشا و کۆچیانەکە بەرەو هاندەران و کاتێک بیلاڕوسیا وەزعەکەی خوڵقاند بوو زۆربەی گەنجەکان و هاوتەمەنەکانیش ئەو ڕێگەیان گرتبوو بەر ئافۆن ئێمە لە وڵاتی بریتانیا و گەڕاینەوە هەرێمی کوردستان لێرە کاری وێنەگەتمان بۆ ئەنجامدا وەکو هەرێمی کوردستان لە دوای ئەوە ڕوومان کردە وڵاتی تورکیا لەوێوە ڕێڕەمان گۆڕی بەرەوە بیلاڕوسیا بەس بەداخەوە حکوومەتی بیلاڕوسیا ئەو کاتە تەنگەشەیەکی دروست کردبوو بۆ ڕۆژنامە نووسان و فیلم سازان کە نەمانەتوانی داغڵی سنووری ئەو وڵاتە ببین ڕێڕەوی خۆمان گۆڕی بەرەوە فەڕەنسا دوای ئەوە چوونە ناو کەمپی دەنکێخ کورد کۆچبەران ناوێن ناوە جەنگڵەکە لەوێش کاری وێنەگرتمان بۆ ئەنجامدا و ئاخر وڵاتی ژمان وڵاتی بەریتانیا بووە. ئەم فیلمە لە دەرهێنانی خۆم بوو لەگە وێنەگر هەروەها پرودیوسەر ئارام عەلی بووە کاری میوزیکیش دڵزاشەنگە بۆی ئەنجامداوە بەرهەمی کۆمپانیای کام فیلم پرۆدەکشنە. خۆشبەختانە ئەم فیلمە لە ئێستادا لەسەر شاشەی فستیڤالەکانە لە کێبڕکەی بدنەوەدایە لە 13 فستیڤاڵی جیهان بەڕسمی وەرگیراوە و هەروەها براوی 7 خەڵاتی جیهانیە. بۆچی لە کوردستان نمایش نەکراوە؟ بەڵێ لە ڕاستیە هەتا ئێستا تەسەوەرەکەم هیچ فستیڤالێکی هەرێمی کوردستان تەسەوەرەکەم وەختی ئۆپندەیان نەبڵێن ئێمە نمایشمان پێ نەکردووە ئینشاڵڵا لە ئایندەدا ئەگەر دەرفەت ڕەخسا لێرەش ئەینێرینە فستیڤالەکانی هەرێمی کوردستان لێەوە. زۆر باشە. کامەران جیاوازی چییە لەگەڵ فیلمی با بڵێن فیلمێکی ئاسایی لەگەڵ بەڵگە فیلم و بەچی جیاکرێتەوە دەرهێنەرە بێ زیاتر تەرکیزەکەی لەسەر چی بێت؟ بەڵێ خۆم ئیحساسی خۆم ئەگەڕێتەوە بۆ بەڵگە فیلم بەڕاستی ینی زۆر ئەن چێژی لێوەرەگرم ینی لەو بوارە خۆم خاڵ کردوێتەوە لەگەڵ جەنەرەکانی کە جیاوازی زۆرە بەڕاستی جەنەرەکانی کە پێویستەکە لەوە چێ فیلمێک تۆ دروستی بکەیت یاخود دروستکراوە بێ و نوێیکەیتەوە. ئێمە فیلمی دۆکیمەنتاری چەند بەشێکی هەیە لەو یەکێک لەو بەشانەی کە خۆم تیابینوانێ و چەندین بەرهەم جیاوازم هەبووە فیلمی ستۆری تێڵەیە کە تۆ شوێن کەسی ئەکەوی یا شوێن ڕووداوی ئەکەوی بە شێوەیەکی مەیدانی ئەچیتە ناو ئەو شوێنەوە یا ئەو کەسە ئەدوێنی ئەو کەسەش خۆی بۆ خۆی ینی بۆ کامیرە بۆ بینەرە دوێ. ئەم بەرهەمانە لە واقعی کوردستان بەڕاستی ئەوەی هەڵەگرت من سێ بەرهەم هەیە لەسەر شاشە فستیڤالەکانە هەر سێ بەرهەمەکە واقعی ئەم ژینگەیە لە هەرێمی کوردستانە بەداخەوە ئەوەی خۆڵقاندووە بۆیە خۆم لەوا بینیوەتەوانێت وە جیاوازی ئەو فیلمانی کەژ و کوکسارەکەی بەڕێزت ئەکرێت تۆ دەستکاری فیلمە بکەیت ئەکرێت بجەتێکی زۆر گەورەی بۆ دابنێ یا مامناوەند بێ بە فیلمی دۆکیمەنتاری ئەکرێ بجەتێکی کەم بێ و ئەکرێ ئەکتەری نەبێ تۆ خۆی میوانەکە یا ئەو کەسەی کە بەشدار لە فیلمەکەی کە ئەکتەر و واقعی خۆی ژانی چۆن بۆ تەگیرەتوانێت ئەتوانی دەستکاری فیلمەکە بکەی مەبەستمەوەیە کە تابعێکی با بڵێن سینەمایی بیتیە ئەتوانی بڵێ لە فیلمە لە بەڵگە فیلمە ئەوەی من بزانم نەخێر ناتوانم ئەبێ لەبەرەوەی واقع خۆی بەڵگەکە ناوی خۆی بەڵگە فیلم شوێن شتێکی مێژووی ئەەکەوی ئەکرێت تۆزێک داعیتیا بکەیت داهێنانی تیا بکەیت بەس بۆ شێوە فراوەیان باش ئەم بەرهەمەی توان ئەم فیلمی تۆ ستۆری تێڵینایی کەسێکی دیاری کراوە یان چەند کەسێک ئەمە ستۆری تێلینە بۆ مانایی کە کەسان خۆیان چیرۆکانە گێڕنەوانێت چیان بەسەر هاتووە لە ڕابردووە
ئەوە چۆن ئەو ڕێگەیان گرتوۆتە بەر بەچی ڕێگەیەکە ڕۆشتون ستۆریەکانی بۆ ئەگەڕێتەوان بەبێ ئەوەی ئێمە دەستکاریکەین بەبێ ئەوەی کە ئێمە سینناریۆکی بەدابڕێژین بەبێ ئەوەی کە ئێمە بڵێن کە تۆ پێویستەکە وا بڵێەوە بڵێ ئێمە شوێن خۆیان کەوتوین شوێن ئەو شەپۆلە کەوتوین کە بەرەو هاندرا ڕێیان گرتو. کا کامەران هۆکاری سەرکەوتنی فیلمەکە و دەنگدانەوەی و بەدەستهێنانی چەندین خەڵات و بەشداریکردنی لە چەندین فستیڤاڵی جیهانی و بەردەوامیشە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم بابەتە بابەتی کۆچ و کۆچبەران بابەتێکی ئینسانی و بابەتێکی گرنگە یاخود تۆ وەکو دەرهێنەر کارت لەسەر فیلمەکە بە شێوەیەکی جیاواز کرد و تەکنیکی تایبەتی خۆت تیا بەکارهێن. بەڵێ کوردستان خان خۆی ئەکرێت هەردوو ڕۆکەی بێ ڕاستیە بۆیە ئینسان وەکو بڵێ مرۆڤ ئازادە لە هەر شوێنێک بێتی بژی و ئازادە کۆچ بکە لێرەوە بۆ شوێنێکی تر ئەوەی کە لە لای ئێمە گرنگ بووە ئامانجی ئەم فیلمە ئەو بۆ کە ڕوە ڕاستە قینەکەی کۆچبەران بخینە ڕوو لایەکی تری لایەنە ئینسانیەکەیەتی کە ئەم لایەنە ئینسانیە لەناو کۆچبەرانە شەرنی هەر هەرێمی کوردستان بێ بەڕاستی شتێکی ئەنتەرناشناڵی گلۆباڵیە ئەنی کۆچ لە زۆربەی وڵاتەکانەوە ئایا کێشەی ئەمنی بێت یا مەشاکلێکی دارایی بێ یا مەشاکلێکی هەرچێ لە شێوەکان بێ ڕۆکەنە ئەوروپا پیان وایە کۆچبەران ئەوروپا ئەو بەهەشتەیە یاخود بگەنە دو مەنزڵگەی خۆیان ینی ئاواتەکانیان بهێنە دی ئەکرێت هەردوو ڕۆکەی بێت ینی لە ڕۆ تەکنیەکەی و بەڕاستی ینی خۆم ئەزمموی 15 ساڵ کاری فیلمسازی و بەتابەتی کاری بەرهەمهێنانی فیلم دۆکیمەنتاری و کاری تەلەڤیزیۆنیم هەیە ئەو دیوەکەژی بەڕاستی دیوەکی ئینسانیە ینی مرۆڤ لە هەر شوێنێکا بێ هەر کەسێک ئەم وەزع ببینێت مەسم لە بینەری ئەوروپیە ئەکرێت هەردوو دیوەکەی کاریگەری با بڵێن تەکنیکی تۆ چییە؟ تەکنیکی من ئەوەیە کە هەمیشە بەکارم هێناوە ئەو تەکنیکە بووە کە خودی خۆی چۆن بە ئەو هیچ نهاتوو بوون واقع بووە ئەم مەشادانە کە جەناتانی بینێتە شاشەکە من نهاتوم هیچ شتێک جوان کایتیاکەس ئەم مەشادە کە جەناتی بینی هەر خۆی چۆن بووە بەم شێوەیە من هاتوم وێرەم گرتووە بینەر حەزی لەم ئیشانەی نەک بە فیلمێک کە تۆ بێ ڕەنگایتیا بکەیت و جوانکایتیا بکەیت و سیناری بداڕێژت ئەکرێ ئەویش شتێکی جوان و معقولە بەس بۆ دیوەکی خۆی بۆ شتی خۆی بەس من هاتووم لەناو ئەوە کەمپەکەی دەنکیخە لە وڵاتی فەڕەنسا لەسەر سنووری فەڕەنسا و بەریتانیا ئێمە هاتووین خۆیان چۆن کامیرەمان داناوە دوان قسەیان کردو لەگەڵانە نووسین لەگەڵانە تعاملمان کردووە ئەم دیوەژی بەڕاستی بینەری ئەوروپی زۆر چێژ لەم شتە واقعانە بینێ ڕاست کەواتە تۆ بۆ خۆت بەشدار بووی لەو پرۆسەی کۆچکردنە بێگومان بینەری چەندەها چیرۆک بوویت و گوێبیستی چەندەها چیرۆکی ڕەنگە زۆر ناخەژێن و سەیریش بوو دیارترین ئەو چیرۆکانە یان چیرۆکێک کە بتە جێ ئاماژە پێکردن لە ڕاستیە خۆشم بەو ڕێگەیە ڕۆشتوم لە ساڵەکانی نەوەدەکانە عەفوەن من ئەو ڕێگەیە کە ئەوان گرتویان تەبەر کۆچبەران ئێمەش بە هەمان ڕێگا ڕۆشتوین ئەکرا خۆم کردایە بە فیلم بۆیە خۆش بەڕاستی بۆ ئەو ڕێگەیان بینیوە لە هەمووی سەردەمی ئێمە بەم شێوە ئێستا نەبووە لە ڕاستیە ینی هەچەند ڕێگەی کۆچ بۆ هاندەران هەمیشە کارەسات و شتی ناخۆشی خوڵقاندووە ئەوەی کە ئێمە بینیمان وە خەڵکمان هەوڵاتیمان دواندووە ئەوەی کە بۆ من زۆر کارێکی ناخەژێن بووە ئەوە بوو کە هەونیشتیمانێکی ئەم هەرێممان دوان لە نێوان وڵاتی یۆناان و ئیتالیا سوار چوو بە بەلەمێ بوون لەگەڵ دوو جگەگۆشەی و هاوژینی هەمویان تقریبان هەفتا سەرنشینە بوون کە ئەو چووپە بەلەمە خۆی لە واقعا بۆ لەوە چێ بڵێم ماکسیمەم 15 سەرنشین دروست کرابێ بێویژدانی قاچاقچەکان وای کردووە کە لەبەر تەمۆحی مادی بازرگانیکردن بە مرۆڤەوە هاتووە هەفتا و قسوور نەفەری تێ کردووە ئەم چووبە بەلەمە بەڕێ ئەکەوێت ئەو کارەساتە کە ئەخولخێنێ لەو هەفتا و قسوور نەفەرە 13 نەفەریان ڕزگاریانە بێ ئەم هاوڵاتیە بە بەچاو خۆیەوە هەردوو جگەرگۆشەکەی کە کوڕکچێکە بن ئەخینکێن خێزانی ژێوە بەچاو خۆیەوە بە هەمان شێوە ئەخینکێن بەداخەوە لەو کاتەوە هەتا ئێستا بێسەر و شوێن تەرمەکانیان ئەم وێنەی کەی بینەتە شاشەکە ئەوە یەکێک بووە لەو مناڵانەی کە ئەو هەونیشتیمانیە کە مناڵەکانی بەچاو خۆیەوە خنکاون هەتا ئێستش کە
بێسەر شوێن تەمەکانی نادۆزێتەوانێت بێگومان هەزارەها چیرۆکی تری لەم شێوەیەشەیە بەدڵنیاییەوە من خۆم بەڕاستی کاتێک کە دەستم کرد بە وێنەگرتنی ئەمە چەندین جار گریاوم ینی هەتی مەکەشم کە لەگەڵ مابووەن ینی چەندین جار کامێرەکەمان بەجێ هێشتووە ینی ئەوە ناخەشێم بەڕاستی بۆیە ڕاستی خەفەتبارە بین دڵتەنگە بین کە هاونیشتمانانی ئەم هەرێمە کە ڕێگەی هەندرانەگرن بەداخەوە ئێمە ناڵێن سەفەر مەکەن کۆچ مەکەن ینی ئەوە من نامە پارێزگاری دەمڕاستی ئەوان بڵێم کۆژ مەکە ئەوروپا ئەوە نییە یاخود بڵێن خۆی سەفەری کردووە و خۆی چۆتە ئەوروپا و شارەکە سەدەیەکە لە ئەوروپا ئاژی ئێمە ئەڵێن ئازادن چۆن سەفەرەکەی بەس ڕێگەی کۆچ بگرە بەر بە شێوەیەکی تەندروستانە بێگومان تۆ لە ساڵی 90ەکانە 96 بەرە و بە هەمان ڕێگا کۆچت کردووە لە ئەو کاتەوە هەتا ئێستا خەڵک تۆزێک با بڵێن زیاتر ئاگادارن یان هۆشیارترن لەوەی کە چۆن ڕێگاکە هەمان ڕێگایە بەڵام چۆن سەفەرەکەن خۆی جیاوازیەک ڕوویاوە نەخێ بەداخەوە خراپتر بووە باشتر نەبووە لەبەرەوەی کە هەموو چەند ساڵ جارێک لێشاوێکی کۆچبەران لە هەموو دنیا ڕووەکات دروستە بێ قەیرانی دروستە بێتە قەیرانی وەختی خۆی داعش بوو دوایەوە قەیرانی سێ ئۆکرانیا قەیرانی بیلاڕوس بۆ کاتە هەر چەند ساڵ جارێک شتێکی وا دروستە بێ هەموو ئەمە تەسەورەکەم ئەم ڕێگەیە من نایڵم کە داخرێت ئەم ڕێگەیە بنبەستکردنی نییە وە بە کراوەیش نامێنێتەوانی بەم شێوەکە ئێستا هەیە تەسەورەکەم ئەو کات ئاسانتر بووە ناڕەحەترە بووین بەم شێوەیە کە ئێستا چووپە بەلەم هەیە و بە شێوەیەکی زۆر مرۆڤانە بەڕاستی کە خەڵک کۆچەکات و زۆری ئەوەکەن ئەو سەردەمی ئێمە کە ڕۆشتوین لە نەوەدەکانە بەم شێوە نەبووە یاخۆ یەختێکە بووە یاخۆ ڕێگەی وشکانی هەبووە بەم شێوە ئێستا نەبووە کە ساڵانە بەداخەوە هەموو کارەچاتە دڵزیانە ئەبینین ئێمە کە ڕووەدا ئەمە کاکامەران لە ڕووی دەرونیەوە زۆر کاریگەری لەسەر تۆ نییە یعنی ئەم نەوەستاوی بڵێ ئیتر ئەم ئیشە ناکەم من لە ساڵی 2019 گەڕامەوە هەرێمی کوردستان بەنامێکژمان کە لەگەڵ بڕێسا لەسەر ئەو فیلمە بەناوی لە یادیان مەکەن کوردانی یەزیدی لەگەڵ کوردانی ڕۆژئاوا کاتێک کە ئاوارە بوون بەداخەوە داعش ئەو وەزعی خولقان کە ئاوارەی هەرێمی کوردستان بوون ئێمە لەگەڵ تیمێکی ئەمریکیە ئەو فیلمەکە لە ڕابردووە کردمان 52 خولەک بوو هاتینە هەرێمی کوردستان ئەو هەموو وەزعا کە مناڵێک کوردیەکە کەسێکی بینی بەڕاستی زۆر ناخۆش بوو بۆ ئێمە هەمیشە ینی پێی خەمبارە بین پێی بەتاقەتە بین لە هەمان کاتە فیلمێکی ترمان کرد بە ناوی پێشمەرگە لە بەریتانیاوە ئەمیش هەر بۆ خۆی بەڕاستی کۆمەڵێک ینی وەزعی تراژدای بەسەر ئێمە جێهێشتووە لە دوای ئەوەش بەڕاستی ئەمە من هەڵکۆڵ نەداوە لەبەرەوە ئەمانە ئێمە بەداخەوە دووبارە یەکەمەوانێ هەرێمی کوردستان ئەوە خۆڵقێنێ خەتای من نییە ئێمەش وەکو فیلمساز و وەکو دەرهێنەر و وەکو خاوەن کۆمپانی ئێمەش مەجبوری ئەم کارانە بکەین ئەگەر ئێمە نەیکەی مەسەبوونمونە دیوەڕاستەقینەکەی پیشان نەدەین خەڵکانێکی لەوچە بێن بە زمانێکی تر بیکەن بەس ئێمە پێیان وا بووە کە ئێمە بتوانین ئەو کە لە نەپڕکەینەوانێ وەبزان بەرهەمێکی تریشتان ئامادەیە یان کاری لەسەرەکەن بە زمانی ئینگلیزی بەڵێ ئەو بەرهەمە هەژمان کاری وێنەگرتنی بۆ کراوە بەرهەمێکە بە ناوی چۆن ببیتە سەرکردەیەکی لێ هاتوو لەسەر مناڵێکی تەمەن 11 ساڵ بەڵگە فیلمە سی خولەکە شۆرت دۆکیمنتری فیلمە کە مناڵێک لە ساڵەکانی هەشتا لەگەڵ دایکی باوکیە هاتوون بەرەو وڵاتی بەریتانیا کە هیچ پێشینەیەکی زمانی ئینگلیزیان نەبووە دوای ئەوە هەموو ئاستەکانی خوێندنی بە شێوەیەکی ئاکادیمانە بڕیوە هەموو مەرحەلەکانی کاری سیاسی تاو کردووە کارە ئیدارەکەی تاو کردووە ئەو مناڵە کە تەمەنی 11 ساڵ بوو لە هەشتاکانە ئێستا پارێزگاری یەکێک شارێک لە شارە گەورەکانی بەریتانیا کە شاری لیدسە ئێمە هاتوین ئەم ستۆریە کردومان بە فیلمێکی سی خولەکی لە ئێستادا کاری پۆست پرۆدەکشنی بۆکەین کە بەڕاستی بۆ چون وایە ئەمەش دەنگدانێکی باش بینێ زۆر باشە دەستەکانت خۆش بێ بە هیوای بەرهەمی زیاتر سپاس دەکەم کە لە ستودیۆی کورسات مەگەزینی زۆر بەڕێز کامەران کەریم دەرهێنەر سپاس دەکەم جارێکی تر